نرخی نەوت ڕۆژی هەینی ڕابردوو لە کاتی داخستنی بازاڕەکاندا بۆ کەمترین ئاستی خۆی لە 9 مانگی ڕابردوودا دابەزی. بە درێژایی هەفتەی ڕابردووش نرخەکەی بەردەوام ڕووی لە دابەزین کردووە و بەشێکی بەرچاوی بەهاکەی لەدەستداوە. هۆکاری سەرەکی دابەزینی نرخی نەوت پەیوەندی بە ڕێکارە توندەکانی وڵاتانی بەرهەمهێنی نەوت بەرامبەر جۆری نوێی ڤایرۆسی کۆرۆنایە کە بە دەلتا ناسرا و ئێستا بە شێوەیەکی خێراتر بڵاو دەبێتەوە و تەشانە دەکات. بە پێی داتای بۆرسەی جیهانی بە تەنیا لە ماوەی یەک هەفتەدا نرخی نەوتی برێند بە ڕێژەی لە 108 دابەزیوە. هەر بەرمیلێک نەوتی برێند ڕۆژی شەمە بە 65 دۆلار مامەڵی پێوە کرا و پێشبینیش دەکرێت نرخەکەی زیاتر دابەزێت. نرخی نەوتی سووکی تەکساسی ئەمریکاش لە ماوەی هەفتەی ڕابردوودا بە ڕێژەی لە 109 دابەزیوە و هەر بەرمیلێک ڕۆژی هەینی لە کاتی داخستنی بازاڕەکان 1 دۆلار و 37 سەنت دابەزی بۆ ڕۆژی شەمە بە 62 دۆلار و 14 سەنت مامەڵەی پێوەکرا. چین وەک یەکەمین وڵاتی بەکاربەری نەوت دەستی کردووە بە ڕێوشوێنی توند بەرامبەر بە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئەوەش کاریگەری گەورەی لەسەر خواسی بەکارهێنانی نەوت کردووە، بە پێچەوانشەوە بەرهەمهێنان زیادی کردووە یان وەک خۆی ماوەتەوە. جگە لە چین، ئەمریکا و ئوسترالیا و چەند وڵاتێکی دیکەش ڕێوشوێنەکانی خۆپارێزیان تون کردووەتەوە. ژمارەی گەشتە ئاسمانیەکانیان بە شێوەیەکی بەرچاو کەم کردووەتەوە و ژمارەی گەشتیارانی ناو فڕۆکەخانەکانیشیان سنووردار کردووە. لە پاڵەوەشدا وڵاتانی بەرهەمهێنەری نەوت هیچ کۆبوونەوەیەکی بەپەلەیان بۆ ڕاگررتنی و دابەزینە خێرایی نەوت تۆماری کردووە و کەمکردنەوەی بەرهەم ئەنجام نەداوە. بە پێڕاپۆرتی لیژنەی تەکنیکی یاوبەشی وڵاتانی ئەندامی ئۆپیک، بەرامبەر بە مانگی ڕابردوو ڕێژەی پابەندی بە ڕێکەوتنی نێوانیان لەسەر بەرهەمهێنانی نەوت لە 103 دابەزیوە کە ئەوەش کاریگەری لەسەر نرخی نەوت دروست کردووە، بە جۆرێک خستنە ڕوو زیادی کردووە و خواستیش لەسەری کەمی کردووە. هەرچەندە پێشبینی ئەوە ناکرێت هاوشێوەی سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا نرخی نەوت بە تەواوی بەهاکەی لەدەست بداتەوە. بەڵام دابەزینە بەردەوامەکانی چەند ڕۆژی ڕابردووش وڵاتانی بەرهەمهێنی نیگەران کردووە.